لا ناحیەی زەڕایانم دەمەوێت بچمە لای کەسێکی بەهرەمەند تا بزانین هۆکاری ئەو بەهرانەی چییەکە لە ماوەیەکی کەمدا توانیوێتی خۆی دەربخا و خۆی بسەلمێنێت. لەگەڵم بن. دەچینە ماڵی کچەلاوێکی بەهرەمەند، ئەو کچەلاوەی کە بە خوێندنەوەی پەخشانێک لە ڤیستیڤاڵی تاجی زێڕین سەرنجی کچانی بەشدار بووی ڤیستیڤاڵەکە و ئامادەبوانی بەگشتی بۆ لای خۆی ڕاکێشا بوو. دواتریش لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڤیدیۆکەی بە هەزاران بینەری هەبووە. پرسیمان کیژان ئەو بەهرەی چۆن دەستکەوتووە؟ نانا ئەم فیستیڤاڵە زۆر جیایە، کەرنەڤاڵی شەرم و ویقار و حەیایە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، من کیژان ئەسەلان ڕۆستەم، دانیشتم لە شارۆچکەی زەڕایانی سەر بە قەزای شارە زور لە دایکبووی ساڵی 2007 خوێندکار لە قۆناغی نوێم. سوپاس بۆ خواتە ئێستا قۆناغەکانی خوێندنم بە پلە یەکەم بڕێوە. ساڵی 2007 شعرێکم خوێندەوە لە یەکێک لە ئاهەنگەکاندا و پاشان وردە بەس یەکەم دەرکەوتنم یەکەم جار لە یەکێک لە گەشتەکانمانە لە چوونە دەرەوەکانی ڕێکخراوی گەشتپێدانە بە کۆمەڵێک داڕشتن بەشدار بووم لە چالاکیەکانە. سوپاس بەخوا لە قوتابخانەکەشم داتوانیم ئەو بەهرە بەکار بێنم لە کۆمەڵێک بە چالاکیە بەشدار بم و وەک قسە بکەم وەکو باڵی نوێنەر قسە بکەم و لە پۆلەکانە ئەو کاتە چالاکێکمانە بوو، چالاکی ژینگە دەستی چوونە پۆلەکان و هۆشیاریمانەدا نەکو نوێنەر ئەو کاتە شەر بەشدار بوو. پەروەردەی خێزانەکەی کاریگەری لەسەر کیژان هەبووە تا گەیشتۆ بەو ئاستەی کە ئێستا هەیەی. باوکو دایکی کیژان وەک خۆیان دەڵێن پەروەردەیەکی جیاوازی کچەکەیان کردووە و هەمیشە پاڵپشتی توانا و بەهرەکانی بوون. تا ئێستا سوپاس بۆخوا وا ئەبینم کە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی دادەکیژان بە پێویست بەکارهێنانی تەکنەلۆژیای کە تا ئێستا ئێمە یەک فەیسبوکمان هەیە پێکەوە لە کاتی پێویستە بەکاری دێنیم و کاتە زیادەکانی لەمە لە کتێب خوێندنەوە و لە شتە بە سوودەکانە بەکاربێنێ کە سوپاس بۆخوا ئەوە بەرهەمەکەشی بە چاوی خۆمان بینیم. لە ماوەی داخستنی قوتابخانە تاکردنەوەی قوتابخانە توانیومە 4831 لاپەڕە بە خۆشحاڵی و بخوێنمەوە. هەوڵم لەگەڵ ئیشی ماڵم هەم خستە دەستی خۆم لەبەرەوە کیژان سەرکەوتوو بی. ناوەڵڵا نایەڵم هیچ ئەزانێت کیژان ماشەڵای لێ لە ئیشی ماڵ ژار ئاقڵە. بۆیە سوپاس بۆ ڕێکخراوی گەشەپێدان کە من لێرەوە تواناکانم برە و پێ ئەم لاوە بەشێک لە سەرکەوتنەکانی بە هۆکاری ئەو ڕێکخراوە دەزانێت کە لەگەڵیان کار دەکات. ئەو پێی وایە ڕێکخراوەکە گەشە بەداهێنان و بەهرە و تواناکانی قوتابیان دەدات. سەرتا ئەوە فەزلی خۆیان بەسەرمەوە پاشان دایک و باوکی عزیزم کە پاڵپشتێکی زۆر باشن و ڕێکخراوی گەشەپێدان کە ئەو مەدرسەیە بوو منی پێگەیان تێگەیان فێری کردم پەروەردەی کردن لەسەر ڕێبازەکەی محەممەدەن مستەفا. بەڕاستی من قەرزاری مامۆستاگانم لەم ڕێکخراوە لە ڕێکخراوی گەشەپێدان ڕۆژانی هەینی وانە ئەڵێنەوە وانەکانمان تایبەتن بە قورئان و پەروەردە. ئەم لاوە بەهرەمەندە بە هیوایە لە ئایندەدا ببێتە کەسێکی سوودبەخش بۆ کۆمەڵگاکەی. بۆیە لە ئێستاوە بەکاری بانکخوازی پەیامی پەروەردە و گەشە و داهێنان دەستی پێکردووە. ئیبراهیم ساڵح کەناڵی سپێدا ناحیەی زەڕایانی سەر بە قەزای شارە زور. اقرأ باسم ربك الذي خلق. اقرأ